ئازیزان و خۆشەویستان لایەن گرانی هونەری میلی لە هەر شوێنەکەن جوانترین سڵاتانە ڕاستاکەین ئەم شەو لە سیوێکی 12/2008 دانیشتین لە کافتریای میلەت بە بۆنەی بەڕێکردنی ساڵێکی لە دەستچوومانەوە بە خێراتی ساڵی 2019کەین کە پڕبێ لە خێر و خۆشی. ناونیشانی کافتریای میلەت کافتریایکی ڕازاوە خۆشە، کافتریایەکی ڕازاوە خۆشە کەوێتە ناوچەی کانیبا بەرامبەر شاری سوی سەرۆفلکەی شاری سوی لە کافتریای میلەت میوانین کە خاوەنەکەی کاکە ڕێبەرە دەستخۆشی لێکەین بۆ دیزاین و جوانی ئەم کافتریایە. هیوادارم براتان وەکو هیوا خاچی و کاکە دارکۆش وەکو مامۆستایەکی عەسب لە وەرکە کاکە ڕاژان خەباتیش بە کامێرە جوانەکەی کاکە شاباز یەدمیش بە لایڤەکەی لە خزمەتان نابین و هیوادارین جێ ڕەزامەندی ئەوەی میوانی خۆشەویست بین. هەموومان برایەکین کەس میوان نییە، زۆر بەخێر بێن سەرسەر سەرچاو بەخێر بێن. تەنیام هەیتانیام سەختە تەنیایی کاتی ژاندانە لە حەزەی ژیایی تەنیام هەیتانیام سەختە تەنیایی کاتی ژاندانە لە حەزەی ژیایی چاود ئاوێنەی شەواکانم و وێنەد ئیلهامی خەواکانم و ئێستا ناخاونە نەخاون و خایاڵ لە تۆ ڕووداکەی لە چۆڵایی ماڵ خانم قاری کرد ڕۆی و باری کرد ڕۆی و باری کرد پێم وا بێمایلی تازە یاری کرد تازە یاری کرد. ئێوارەی پاییز تۆم دێنیەکایەت گەڵا زەرداکان هەڕژایە ژێر بات ئێوارەی پاییز تۆم دێنیەکایەت گەڵا زەرداکان هەڕژایە ژێر بات هەنگاو هەنگاوی شۆستەی ئەم شارە گشتی شکاتی دووری تۆ ئاکات تۆ بڕۆ دینیا گشتی دەورانکە دڵ وەفادارە و چاوەڕێتاکات خانم قاری کرد ڕۆی و باری کرد ڕۆی و باری کرد پێم وا بێمایلی تازە یاری کرد تازە یاری کرد پێم وا بێمایلی تازە یاری کرد تازە یاری کرد.
بەتایبەت پێشکەشە بە کافتریای میلەت کاکە ڕێبەر و هەموو میوانە عەزیزەکان بەخێر بێت. الله كاكا داركو ريشا بتعيبات بو كافترياي ميلات كخصمت بميلة دكا يعني لا وقت لو رقيكاتو لي دريتاوا زور بيد قاريم بيديني تاوا داها من رقي جاري جارانم كهن قاوتانا برو جوانم ظلم قجروجي علي ديتاوا دنيا بالروجي دقاريتاوا خانم قاري كر روي وباري كر روي وباري كر بيما بيمايلي تازه ياري كر تازه ياري كر بيما بيمايلي تازه ياري كر تازه ياري كر ونزاني دور مليتان ونزاني دور مليتان يتردلم نامين يلاتان ونزاني كدور مليتان يتردلم نامين يلاتان او روجي دستينا موين بخموا كردا ملتان بخموا كردا ملتان يا ريال او روجي دستينا موين بخموا كردا ملتان چاوەکانم پڕگریان بوو وەکو خەندەبۆم دەربڕی بەهەستی خۆم گەدای شارم کە ئەوم دیدنیام کڕی یارە 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 پێشەوەی کە دڵم بتان بینێ شەقامی شارەی دوانم پێشەوەی کە دڵم بتبینێ شەقامی شارەی دوانم چۆن مناڵ بۆ دایکی ئەگری دڵ بۆ وەتەنەی گریانم یارە 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 قەدە و شەوەمی لەبیر ناچێ قەدە و شەوم لەبیر ناچێ بەڕێمان کرد بە گۆرانی ئەگەر منیش لەبیر کرد لەبیر نەکەی سلەیمانی ئەگەر منیش لەبیر کرد لەبیر نەکەی سلەیمانی لەبیر نەکەی شاریەوین و عیشق و جوانی یارە یار عزیزی گزجاریێ بۆ چاوەڕوانم کە هەواڵێکی دووریت بزانم ئەزانم ڕۆژێ بۆ لام دەیتاوە مەینەتێکانم گژ ئەشۆیتاوە
قاری کرد ڕۆی و باری کرد ڕۆی و باری کرد پێما بێمایلی تازە یاری کرد تازە یاری کرد پێما بێمایلی تازە یاری کرد تازە یاری کرد ئەوەش بەخۆشیتان